بەڵام احتیمالێکی زۆر گەورە هەیە ئێران پلانەکەی چییە؟ بۆ لێی نادەم لەم هەلیکۆپتەرانە. ئەمریکا ترامپ نیازی ئەوەیە لە خەرەک و قەشەم و هرمز نەخێت ئەیەوێ لە ناو خاکی ئێران دابەزێ. باشە لە پرۆسەی گەڕانەکە یعنی هێلیکۆپتەر بەکارهات کە بە دوای فڕۆکەوانە گەڕاندوێنێ هێلیکۆپتەرەکانی زۆر بە نزمی دەفڕین لە ئاسمانی ئێران ئەمە ناترسان لێیان بدرێ؟ طبعا خۆی لێرە احتیمالاتی هەیە ئەوەی سەیرە فعلا نزمە فران لە منتقەی خۆزستان لەوێنانە بە نزمی لێرە احتیمالێک هەیە بڵین بۆ نمونە یاک ئێران حربی عێراق و ئەمریکای خوێندوێتەوە نەکەوێتە ئەو هەڵەیە. بۆ نمونە فڕۆکەوانی دووەم بۆی هەیە کەوتبێتە دەست ئێرانیەکانەوە احتیمالە من ناڵێم 100% بەڵام بۆی گریمانە ڕنگ بێکەوتوێتە دەستیانەوە. ئەگەر سەیری عێراق بکەی کە دیلی ئەمریکای گرت یەکسەر دەست بەجێ مقابلەی تەلەڤیزیۆنی لەگەڵا کرد هێنایانە سەر تەلەڤیزیۆن ئەوانە سیر بوو ینی هیچ حیساباتێکی هەواڵگری و ئەوانەیان نەکرد بە شەرتێ نەخۆشخانەکەش دیار بوو وە لە چۆش مقابلەی لەگەڵاکەن وە دەست بەجێ و خەریکی عیلاجکردنی ینی عەزیەتی پێگەیشتووە. ئەمریکا یەکسەر سەیری کردزانی لەکوێیە دەست بەجێ هەلیکۆپتەر هات دابەزی و بردیان و ڕۆیشتن بۆی هەیە لە دەستە ئێران بێتن بەڵام باسی ناکە ئیشارێتەوە بۆی هەیە هێزی بەرگری لەو ناوچەیە ئەو موشەکەی کە تێی گرتووە نەبێتن بە زۆری لێنانە و هەلیکۆپتەرانە ئاسوڕێ. بەڵام احتیمالێکی زۆر گەورە هەیە ئێران پلانەکەی چییە؟ بۆ لێی نادەم لەم هەلیکۆپتەرانە. ئەمریکا ترامپ نیازی ئەوەیە لە خەرەک و قەشەم و هرمز نەخێت ئەیەوێ لە ناو خاکی ئێران دابەزێ. تایبەتی خۆزستانەوە ناوانە نێزیک عەبادان بۆ نەوتەکە ئەوەیان خستوەتە مێشکیان چونکە ڕئیس ئەرکانی بڵین هێزی زەوی ئەمریکا دەرکرا پێرێ کە ڕازی نییە لەسەر وەزعەکەیە ئەڵێ سەرکەوتن بەدەست ناهێن بەڵام ترامپ زۆر ڕقیەکاتن داوەزێ. ئێران لێرە ئەوە ناکاتن چاوەڕێەتی ئەو هێزە بێ لە ئێستەوە خۆی پێشان نەدا چی هێزێکی هەیە چی لە ئەمریکا ئاکاتن لەو ناوە چی لە فڕۆکەکانیەکە و لە هەلیکۆپتەرەکانی کاتێک کە هێزی زەمینی دابەزێ ئەو کاتە سەرەکەی چتێتر دێت مفاجەیەتر دێتە مەیدانەوە. ئەمە پلانی شەڕ جەنگ ئاوها بێ. ئەجا جەنەراڵەکانی ئێران چۆن بیرەکەنەوە چ پلانێکیان دانەوە ئەوە دو ڕۆژ دەرەکەوێتن ئەگەر بیوێت دابەزێتن لەوێنانە. یعنی ئەتەوێ بڵێ کە ئەتوانی بی پێکردنەوە هەلیکۆپتەرانە پێکن چکە بەڵام لەبەرەوەی کە شوێنیان کەشف نەبێ و نەزانێت چی لەو ناوچەیە هەیە چی هەیە و لە چۆن و بە چ جۆرە چونکە ئەگەر دابەزێ بێ هەواڵگری تەواوی هەبێ بۆ ناوچەیە لەبەر ئەوە بێدەنگە بن تاکو ئەو کاتەی بەهێزەکە بە تەواوەتی دێتن ئەو هەموو هەلیکۆپتەرانە ئەو کاتە سەم هەلیکۆپتەران مەسەڵەن تیمی ئنقازی تایە نەجاتبوونی ئەو کەسانە بەڵام کاتێک کە دێ هێزی تایبەتی تایە فرقەی 82 تایە ئەمانە بە پەرەشوت خۆیان فرێدەنە خوارەوە تۆ لەم هەلیکۆپتەرانە بدەی گەڕانەوەی ئەوانە نامێنێتن ئەگەر بیانەوێ عەمەلیەتێکی سەریع بکەن نەوعی لەو ناوچەیە. ئەجا ئەمە پلانی شەڕ هەر جەنێراڵی هەر سوپایە خۆی ئەو پلانانە داعانێتن.